هەموو لای بەخێر بن ئەخوا بۆم ئەمە خانوویی بچکۆلەی ڕووخاو بووە ماوە کردووانە بە کافتریا بە زۆر لەبەرەوە داوای لێبوور نەکەین بەخوا دەکەم و کوڕی و لەو چوشی شوێنەکە و گەرمی و پێشتر کورسی فۆلکلۆریشتمان هەبوو بەدار هەمووی بەخوا لەژێر ئەو برادرانەیە شکاو بزانەوەن کە لە بیدایەتەوە لێرن 3 ساڵەمەوە پێش بەڵام ئەتوانم هەندێک دیمەنمان لێرە هەیە زۆر ئیشی ئەتوانم بڵێم هەندێک ئیشمان درۆ شانازی پێوەکەین دوایین ماگ لێرە کە گۆرانی پێوتراوە لەن هونەرمەندی گەورەێنێتەوە کەمان مامۆستا کەریم کابان لەم جێگایە بووە ڕێزیانمان بۆ زۆرێک لە هونەرمەندانی شان و کار و شێوەکار و هەموو هونەرمەندانە کردووە جەنابی بەڕێز کاخای دۆستی وەزیر ڕۆشنبیری بەم مایکە لەم جێگایەوە ئاعترافی بەوە کرد کە لە غیابی حکوومەتە لەم قەیرانەیە ئێمە توانیمانە دڵی هەندێک لە هونەرمەندە پەرێزکراوانە خۆش بین ئێمە قەرزاری زۆرێک لە هونەرمەندەکانی کە لە ڕۆژانی بندستی و ڕۆژانی سەختە بەڕاستی ئەوانە هونەریان کردووە چکە هونەر لەم شارەیە زۆر جار هونەرمەندی هاوڕێم کاک سەڵامەت جێڵێ کە ئەوەی بە هونەرمەند خۆمان زۆرمان بەسەراتووە لەو فیلمە دیۆکۆمەنتاری ئەمڕۆ کە تایبەتە بۆ کەسێکی شۆڕژێر و هونەرمەندیش ئەویش هەری ئەتراف بۆ ئەکات کە خەڵات و دیاری وەرگتووە لە ڕێگاری ئەنساندووە من خۆم ماڵمان لە مەڵکەنی بوو لە تیڤی مناڵانی بێخود بووم چەند جار ڕێگریان یەکردوم کە ئالەتەکەیان بۆشکان و سەردەمەی ئێمە ئەوە بوو هونەر بەگژاچونەوەی کلتور بوو بۆ سەردەمی خۆی ئەوانەی کە ئەو سەردەمە هونەرمەند بوون بەڕاستی هەر خۆیان ئەتوانم بڵێم خەباتێک بووە یا بنەماڵەکەی ڕازی نابوو بێ بە گۆرانی پێش یا بە هونەرمەند یا کلتور و ئەوەی کۆمەلگا ڕێگەی نایە هەمووتان بەخێر بێن بەخێراتی گەرمی بەڕێز کاک شێخ لەتیف و سندیکای هونەرمەندان و هەموو بەڕێز خۆشەویستان ناکەم لە ڕێکخراوەکان لە هەر جێگەیەک و کە هاتوون گەورەتان کردوین ئەبێ ئەمڕۆ بێکەوە داوای بنەکەم لەگەڵ ئێمە تەحملی وەزعەکەن ئێمەک ئامانجوانەیە لەم چالاشیانەی کە لێرە ئەنجامین ئامانجوانەوەیکەوە بەگژی و هەموو قەیرانەیە بچینەوە تۆزە دوورکەونەوە لە نەها و هەری ئێستا و بەپەلە و کۆمەڵ هەواڵی بەپەلە و قەیرانی دارایی و بەڕاستی ینی خەڵی دڵی بەبەریەوە نەماوە ساتێک ببەخشن بە گۆرانی مۆسیقا دڵی ئەوە خۆشەکەین هەروە بەگژە و قەیرانان شاچینەوە پێشوی بچینەوە ڕاستیمەکەوە بە بێدەنگی تکایە بەس مۆبایلەکان تا ئەگە جەڕستەکانە بێدەنگکەن سوپاسی کەناڵی کورسا دەکەن کە ئەو فیلمە دیۆکۆمنتاریمان لەوانەوە گرتووە حەزەکەم بێکەوە لە ڕێگەی و تیڤیەوە ئامانجی ئەمڕۆ چالاشەکەمان بزانن چی کە ڕۆژێکی پیرۆزیشە سەری ساڵی یەزیدەکانە چوارشەممەی سوورە کە ئەوە جەژنێکی نەتەوەی کووردە پیرۆزبایی لە هەموو لایەکەم کاتێەوە هاتووە ئێمەش سەپە ڕێزان پێین بۆ کاک تۆفیق عەلی ئەو هونەرمەندە گەرینە هیوادارم فەرمێ بێتە ئێرە بۆ ئێمە بەڕاستی خەڵاتی ڕێزێنانی خۆمان و ئەو لایەنانەی پێشکەش بکەین گوڵبارانی بکەین چەپڵە ڕێزانی بکەین بەڕاستی ینی شایانی ڕێز و تەقدیرە وەکو باسم کرد ئێمەش ئاماژەمان پێکردەوە کە ئەو هونەرمەندە هونەرمەندی سەردەمی زێڕێنە و هەموو ئەرکەکانی جێ شانازیە خەڵاتی کافتریای کلتوری زەردەشت و کۆمەڵی هونەری میلی کە ئێمە ئامادەیەکەین و ئەم هونەرمەندە ڕەسەنانەی پێ بەسەرەکەینەوە هیوادارم کە بەڕێز کاک شێخ لەتیف فەرمێت بۆ پێشکەشکردنی ئەو خەڵاتی ئێمە بەکاربێت زۆر سواز بە کاک شێخ لەتیف خەڵاتی سندیکای هونەرمەندان کاک بەهادی هەڵەبجەیی هیوادارم فەرمە بۆ پێشکەشکردنی کەوانیش دیارە باسمان کرد خەڵاتیان بۆ ئامادە کردووە کاک بەهادی جان بوەستن بۆ ڕەسمەکانت
زۆر سپاس وتەیەک بەس من ببوورەوەکو سندیکای هونەرمەندان وتەیەکی زۆر بچووکم هەیە بۆ هاوڕێ بەڕێز و خۆشەویستم کاک تۆفیق عەلی دەبوایە ئێمە وەکو سندیکای هونەرمەندان زۆر مقەسرین بەرامبەری بەڵام دڵنیاتانەکەم بیرمان لەوە کردبوویەوە ترۆڵی چێم قەیرانی بەسەرهاو دەبوایە کاک تۆفیق عەلی لە مەراسیمێکی زۆر گەورەتر زۆر جوانتر من لێرەوە دەستخۆشی و سوپاسی کاک جەزای ساز دەکەم کە ئەم ڕێزلێنانەی بۆ ساز کردووە هەروەها ئەگەر بین و باسی شانازیەکانی تیپی مۆسیقای سلێمانی بکەین یاخود تیپی مۆسیقای سلێمانی باسی ڕابردوو شانازی خۆی بکە دەبێیەکێ لەوانە کاک تۆفیق عەلی بێ زۆر سپاس سپاس بۆ جەنابن چەپکە گوڵی مەڵبەندی شێرەرخستنی سلێمانی پێما بێ کاشکە پێشکەشەکەیە کاگەنۆر ڕاگەاندن با فەرمێت چەپکە گوڵی بەڕێز کاک بەڕۆستەشانی پارێزگاری پێشووی سلێمانی پێما بێ کاک محەممەد فەتاحی هونەرمەندی شێوەکار پێشکەشەکە سپاس کاک محەممەد بێجگەلەوە تابلۆیەکی خۆشی هەیە دیارە هەر پێشکەشێکات تابلۆی شێوەکاری خۆی ئامادە کردووە وەکو بەڕێز کاک تۆفیق عەلی خۆی ئاماژەی پێەیە تیپی سلێمانی لە کەوا گەڕاوە وای زانێ و ئەستەرێکی گەورەیە دیارە شە لە شوێنێکەوە بچووکە ئەو خزمەتە گەورانەی کردووە بەداخەوە دێم هەندێک بەرپرسی حیزبی حکومی لێرەیە هێڕێکراوەکانی مەڵبان کاکشێخ برادران شوێنێکی زۆر لەمە گەورەترە بووی شوێنەوار بیانی منەتێکیانە ئەنی تۆ داوای بکە و داوای بکە و کاکەیە هەج برادرێک پرۆپۆزەڵ ئەڵێ چی تیاکەی ئەڵێ بۆ خزمەتی کلتوری ئەم شارە ئێمە ژێکی منوانی داوامان کرد خۆم قاوەخانەیە خانە کۆنەکەی سۆفیگەریم کە دیارە ئەو نێرا بوو من و برادەکانی من و چەندی شوێنی و کۆم شوێنە کلتوری داوای کرد دوجار بە سیحر نازەم وەکو سیحرێکی زۆر عەجایب بوو درا بە زەڕەنگەرێک ئەی تێ نەگەشتین ئێستا شەمانەیە لەو حکمەتە تێ بگەین فەنی ئەو چی بوو کە درا بە زەڕەنگەرێک ئەو زەڕەنگەرە شوێنەوەری تیا فرۆشتێ برادەران ئێمە دامان نابوو هەر ئەم شوێنە بجێزینەوە چالاکیەکانمان بۆ ئەوێ بەڵام پێشکەشیان کە لەسەر سینیەک چۆن کیلۆی پاقلاوە هەدیاکەی بیان بە برادەرێکی زەڕەنگەر ئەنێ بەداخەوە تیپی سلێمانی بێ هەتا ماوە هەر لەو ژوورە کۆنەیە بێت ئێمە بێ هەتا مای لێرە بین برادرانی تێرەوانێکیانێ خزمەت بکەن من نامێ بۆ نەخۆشەکەی کاکە تۆفیق تێک بم بەس حەزەکە مەگە خۆی وتەیەکی هەیە بە فەرمی زۆر سپاس کاک جەزا زۆر سپاس بۆ هەموو میواناز و خۆشەویستە من پێ دەڵێم جێگاکەتان بچووکە بەڵام پێزێنانەکانتان گەورەیە ئەوە هەموو شتێکە بۆ ئێوە لەبەرەوە من زۆر سپاسدانەکەم کە منیان بەسەر کردەوە بەڕاستی ئەمەش ئەخەمە سەر شانازیەکانی خۆم کە من لە سپەتێکی زەمەنی کووردا مناڵ بووم گۆرانی وتووە سپاسی هەموو لایەکەم سپاسی ئەو پێشوازیە گەرمەی ئەوژەکەم چاو یەک بێکتان ماجەکەم و زۆر سپاس و زیاتری شتێکەکەم هەزار جار سپاس ناژێرە بەڵام گۆرانێکەوە بۆ بەرەوەی مناڵی چکە ئەوەی بیستوماڵە نەیڵێت من ڕسمەکەتان بگرم بەسەر چاوم جێشان نازی لێ دنیای هونەر و گۆرانی زۆر گەورەیە ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان لەو وارایشی تر بێ ناتوانێت بکرێتەوە بەڵام من بە داوای لێبڕنەوە لەگەڵ کۆمەڵی التیزاما داوای لێبڕتان یەکەم دەنگکەش لەوا چێ مواهل نەبووم خۆم حازر نەکرد و پێشتریشی چامپێن وتم ئەجی نا کۆپلێکمان نەڕەوت ئیسابرای خۆشەویستم کاک لوقمان لەوانەیە شتێ لە جاتی من بڵێ زۆر سپاس کاک شەخیش دانیشتووە هەموومان بەیەکەوە وێڵێنەوە بەڵام تەکلیف لە کاک لوقمانەکەین ئەگەر یەک گۆرانی دوای بەرنامەکەیەوە ناکەین ئەمڕۆ بەرنامەکەمان تایبەت بوو بۆم دوو هونەرمەندە زۆر خۆشەویستە کاک نیروانبانەیی و مامشێر ئەم پیاوەی کە لە ئەتوان بڵم لە نەتەوەیشی ترە بەڵام لەگەڵ ئێمەوە ئاوێتە بووە لە هەموو بۆنە نێشتیمانی و نەتەوەی و لە هەموو یادەکانی رە بەخۆ بەخش لەگەڵمانەیە بەڕاستی من نازانم دەست و پەنجەی ماچەکەم مناومان ناو مامشێر لە سلێمانی خۆی ئاغای ئیبراهیمی نەغدیانە باشترین ژەنیارە بەتواناکانی ئێرانە لەگەڵ شەجەریان و ئیرەج و نازانم هەموو کەسانە ئیشی
هەمیشە دیوەخانەکەی ئاوەدانە دەستخۆش. شوي ليلى يا لسيل السوداء من شوي ليلى يا لسيل السوداء لو سوداء لو سوداي بازاري كرمان يا البجي هشت مراي هيدا 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 لشوي كيجوري جيلم تروسكاوي بدناك لشوي كيجوري جيلم تروسكاوي بدناك هذا تمام بجيه هذا تمام بجيشت بهيج خويج خفناقم يا ريال يا يا روارما خد مالي مشارما يا روارما خد مالي مشارما جشنك مبارك بيه بجري كل كشمارما جشنك مبارك بيه بجري كل كشمارما والله وشاوت
دارچی دێڵداری ئەیوەی تۆ بەمێن کرد یار وارەوە خۆتمان لێ مەشارەوە یار وارەوە خۆتمان لێ مەشارەوە جەژنەکەت مبارەک بێ بەجلی کوردی شۆڕەوە جەژنەکەت مبارەک بێ بەجلی کوردی شۆڕەوە زۆر سپاس 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 هەندێک لە کار و چارەجێ دڵێ
Boy,